Türkiye Cumhuriyeti Devleti'nin gücünü... بەر لە مانگێک بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیدۆیە ناڕەزایەتێکی گەورەی لە ناو ڕایگشتی باکووری کوردستان لێکەوتەوە کە تێیدا ژمارەیە کرێکاری کورد لەلایەن هێزێکی تایبەتی پۆلیسی تورکیاوە بێڕێزیان پێدەکرێت و فەرماندەی هێزە تایبەتەکە بە کرێکارە کوردەکان دەڵێت هێزی تورکتان پێنیشان دەدەین. ڕۆژی ڕابردوو پەگەکە ڕایگەیان لە ئۆپراسیۆنێکی تایبەتدا ئەرسین دەمیرێل فەرماندەی ئەو هێزە تایبەتەی پۆلیسی تورکیایان دەستگیر کردووە. بەڵام ڕاوێژکارێکی ئەمنی حکومەتی تورکیا هەواڵەکەی ڕەت کردەوە و دەڵێت کەسێکی بەو ناوە فەرماندەی هێزی تایبەتی پۆلیس نییە. هێزە تایبەتەکان لە تورکیا یەکەیەکی تایبەتی سەربازین و لەلایەن دەستگای هەواڵگری تورکیاوە ناسا و بەمیت سەرپەرشتی دەکرێن. هەروەک لە ناوەکەیدا دیارە ئەو هێزە بۆ شەڕی تایبەت بەکاردەهێنرێن. زۆربەی ئەندامانی ئەو هێزە لای هاوڵاتیان کەسانێکی نەناسراون. دەوترێت یەکێک لە مەرجەکانی بوونە ئەندام لەو هێزە ئەوەیە دوای کوژرانیان حکومەت بۆی هەیە حاشایان لێ بکات و تەنانەت حکومەت دەتوانێت ڕێگری بکات لەوەی خێزانەکانیشان بزانن گۆڕەکەیان لەکوێیە. هاوکات شەڕ و پێکدادانەکانی نێوان گەریلاکانی پەگەکە و سوپای تورکیا بەردەوامە. هەپەگە ڕایگەیاند لە دوایین چالاکییاندا گەریلاکانی پەگەکە لە پارێزگای ئیدر هێرشیان کردوتە سەر کاروانێکی هێزە تایبەتەکان و تێیدا 48 پۆلیسیان کوشتووە کە 3 کەس لە کوژراوەکان لە فەرماندەکانی هێزی تایبەتی پۆلیس بوون. لەلایەکی دیکەوە گەماروی سەرشاری جزیرە هەفتەیەکی تێپەڕاند. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە بەهۆی بردوبانی سوپای تورکیاوە لانی کەم 3 هاوڵاتی کوژران و چەند هاوڵاتیەکیش بریندار بوون. هەندێک لە ئاژانسەکانی هەواڵ باز لە کوژرانی 8 هاوڵاتی دەکەن. ئەوەش لە کاتێکدایە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە و عوسمان بایدەمیر و ژمارەیەک لە پەرلەمانتارانی هەدەپە بۆ شکاندنی گەمارۆکەی سەرجزیرە سەرەڕای ڕێگریەکانی هێزە ئەمنیەکان لە ئێواری ڕۆژی سێشەمەوە ڕێپێوانێکیان دەست پێ کردووە بۆ چوونە ناو شارەکە. عوسمان بایدەمیر پەرلەمانتاری شاری ڕۆحا و سەرۆکی پێشووی شارەوانی ئامەد کە لە ناو وەفدەکەی پەرلەمانتارانی هەدەپەدایە بەهۆی هێرشی هێزە ئەمنیەکانەوە بریندار بووە. سەلاحەدین دەمیرتاشیش لە دوایین لێدوانیدا داوای کردووە هاوڵاتیانی باکووری کوردستان بۆ شکاندنی گەماروی سەرجزیرە بەرەو جزیرە بەڕێ بکەون و ئەڵقەیەکی مرۆیی بە دەوری جزیرەدا پێک بهێنن. لەیلا زاناش کە لە ناو ڕێپەوانەکەدایە بەرەو جزیرە داوای کرد هەرچی زووە شەڕ کۆتایی پێبهێنرێت و پرۆسەی دانوستان دەست پێ بکاتەوە. هەڕەشەشی کرد ئەگەر بێت و شەڕ بەردەوام بێت ئەوە دەست بە مارگرتن لە خواردن دەکات و تا مردن بەردەوام دەبێت. هەر بەهۆی شەڕ و پێکدادانەکانەوە حکوومەتی تورکیا چەند دەواازەیەکی سنووری نێوان تورکیا و هەرێمی کوردستان و تورکیا و ئێرانی داخست. ئەمڕۆ دەواازەی سنووری ئیبراهیم خەلیل جارێکی دیکە داخرایەوە و هاوکات 2 دەواازەی سنووری نێوان تورکیا و ئێرانیش داخران. ئاستی توندوتیژەکان لە تورکیا و باکووری کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. بەشێک لە چاودێران باز لەوە دەکەن ئەگەر بێت و دەستپێشخەری نەکرێت بۆ کۆتایی هێنان بە بارگرجیەکان ئەوە مەترسیەوە هەیە لە داهاتوودا توندوتیژەکان لە کۆنتڕۆڵ دەربچن.